شانزامین ساڵە لەسەر یەک دەستگای خێرخوازی بەخشین پرۆژەی قوربانی بە کۆمەڵ ئەنجام دەدات. ئەم ساڵ سەرڕای نەبوونی موچە و قەیرانی دارایی، بەڵام بەراورد بە 16 ساڵەکە زۆرترین قوربانی ئەنجام دراوە کە لە سلێمانی 120 قوربانیەکان لە ڕێگەی بەخشینەوە زیادیان کردووە. لەم پرۆسە ئێمە لە سنووری شاری سلێمانی ئەم پارێزگای سلێمانیە سوپاس بۆ خوا توانیمان 25 وڵاخی گەورە ڕەشە وڵاخ سەر ببڕین و 138 ئاژەڵی وردیش لە مەڕ و بەران و کاوڕ و ئەو بابەتانە سەر ببڕین و پرۆژەش هەڵبەت ئێمە لە چەند شوێنێکە دابەشمان کرد بەسەر هەژارانە و خەڵکێکی زۆر سوودمەند بوو لەم پرۆژەی ئێمە. بۆیە ئێمە لێرەوە دووبارە سوپاسی هەموو ئەو کەسانەکەین ئەگەر بە قسەیەکیش بەشدار بوو بێتن لەگەڵمانە لەم پرۆژەیە مەسوپاسیانەکەین. لە سلێمانیەوە بەدڵنیایەوە بەدەمەوە هاتنی خەڵک زۆر باشتر بوو لەگەڵەوەی کە بێموچەیی بوو، لەگەڵەوەی کە خەڵک وەک پێویست پارەی پێ نەبوو. سوپاس بۆخوا ئەم ساڵ ڕەنگە بڵێن لە 120 زیاتر زیادی کردووە لە چاوپارە. لاولێر و دەوروبەریشی خێرخوازان پشتیوانی فراوانیان لە پرۆژەکەی بەخشین کردو. 156 سەر ئاژەڵیان لەو سنوورە کردە قوربانی و لە دووەم ڕۆژدا قوربانیەکە ئەنجام دراو، دواتر بەسەر کەسانی هەژار و کەم دەرامەتدا دابەشکرا. ئەم ساڵ دەتوانم بڵێم لە هەر هەموو ساڵەکان زیاتر خێرخوازان بەپیل ئەو پرۆژەی دەستگای خێرخوازی بەخشین هەر کە پرۆژەی قوربانی بوو. دیارە تەنها داتای سنووری ئۆفیسی هەولێر باز دەکەم کە لە ئۆفیسی هەولێر توانرا کە 790 سەر ئاژەڵ بگەێنرێتە ئۆفیسی هەولێر و دەوروبەری بیکەین بە قوربانی کە بەشێکیان لە شاری هەولێر و دەوروبەری کرا قوربانی کە پێکات بوو لە 165 سەر ئاژەڵ وهروە 345 سەر ئاژەڵ لە شاری هەولێر و دەوروبەری کۆکراوە بۆ کەرتی غەزە نێردراوە لە وڵاتی هیندستان وهروە لە وڵاتی مسر. سوپاس بەخوای گەورە لە یەکەم و دووەم ڕۆژی جەژنی قوربان توانرا قوربانیەکان ئەنجام بدرێت کە هیچ ساڵێک ئەم ڕێژەیە لە شاری هەولێر و دەوروبەر کۆ نەکرایەوە. قوربانیەکانی بەخشین بۆ جەژنی قوربان پرۆژەیەکی خێرخوازی بوو بە پشتیوانی خێرخوازان، ئەوانەی دەیانوێت بە شێوەیەکی شەرعی و تەندروست قوربانیەکانیان ئەنجام بدەن و گۆشتەکە بەسەر کەسانی کەم دەرامەت و بێباو دابەش بکرێت بەخشین هەڵدەبژێرن، چونکە لە ڕابردوودا بەردەوام جێگەی متمانەی هاوڵاتیان و خێرخوازان بووە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.